کاتی ئەوە هاتووە دەنگدان بکرێ لەسەر تاکە کاندیدی پارێزگاری هەولێر لە کۆبنەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە دەنجی زۆرینەی ئەندامان فرسەت سۆفی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پارێزگاری نوێی هەولێر پەسەند کرا. پارێزگاری هەولێر دەست بڕنکە چەند کەس لەگەڵ ئەوەیە لە 28 ئەندام 27 ئەندام دەنجی پێدا. لە کۆبنەوەکەدا جگە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە دەنجی بە کاندیدەکەی پارتی نەدا، تەواوی فراکسیۆنەکانی تر دەنجیان بە بربژێرەکەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستاندا بۆ پارێزگاری نوێی هەولێر. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕایدەگەنێت ئەوان لەگەڵ ئەوە دانینا کەسێک لە دەرەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر ببێتە پارێزگار هەر بۆیە دەنجیان نەداوە دەشڵێ چاودێرێکی چڕی کارەکانی پارێزگاری تازە دەکەن. لە کاتی هەموارکردنەوەی یاساکە کە برای پەرلەمان و لەوێ فراکسیۆنی پەرلەمانیمان پێمان باش نەبووکەوە دەنگ بەو یاسایە بدرێت چونکە ئەومان پێ باش نەبووکەوە کەسێک لە غێری ئەندامانی ئەنجومەن ببێت بە پارێزگار و لەلایەکشەوە هەر ئەو بەڕگەی و بەڕگەیەکی تر هەموارکردنەوەی بۆکرا لە کاتێکدا یاساکە سەر لەبەری کەموکورتی زۆری تێدایە لە لایەن تری کە کێشەی داریمان بۆ دروستەکە لەوانە زیاتر بڵین سەرنجمانە سەرنج تێبینیمانە بووکەوە لەوێ زیاتری ئەو بابەتانە زیاتر هەموار بکرێتەوە و سوودی زیاتر ئەبێنەک ئەوەی کە کەسێک لە غێری ئەندامان ئەنجومەن بێتە پارێزگار. و پاشانیش ئێمە وەکو حزبێکی ئۆپۆزیسیۆن کە کاتێ ئۆپۆزیسیۆنی حکوومەت بین پێمان باش نەکەوە دەنگ بە کاندیدەکانی حکوومەت بدەین، بەڵام وەکو ئەندامانی ئەنجومەنی وەکو ئەندامێکی ئەنجومەن چاودێرێکی چڕەبین بەسەر کارەکانیەوە. پاش پەسەندکردنی ناوەکەی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر، ئێستا فرسەت سۆفی چاوەڕوانی سەرۆکی هەرێمە بۆ ئەوەی ڕۆژێکی بۆ دیاری بکات تاوەکو سوێندی یاسایی بخوات و مەرسومی سەرۆکایەتی بۆ دەربکات تا وەکو پارێزگاری هەولێر دەست بەکار بێت. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت هەر ئەمڕۆ نووسرا و ئاراستەی ئەنجومەنی وەزیران دەکەین بۆ ئەوەی ڕێکارەکانی تری یاسایی بگیرێنە بەر بۆ دەست بەکاربوونی پارێزگاری نوێ. لە 27 دەنجی هێنا و ئەمە دڵخۆشکارە. من پیرۆزبایی هەم لە جەنابیان دەکەم، لە خۆشمان دەکەم، لە خەڵکی هەولێریش دەکەم. پرۆسەی میکانیزمی دەست بەکاربوونی بەڕێز دکتۆر فرسەت سۆفی هێشتا ماوێتی. نووسراوی ئێمە هەر ئەمڕۆ بە ئاراستەی ئەنجومەنی وەزیران دەکرێت. لای خۆیەوە فرسەت سۆفی کاندیدی پەسەندکراو لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بۆ پارێزگاری شارەکە بەڵێن دەدات بەبێ جیاوازی کار بۆ دانیشتوانی هەولێری پایتەخت بکات. ئێمە درێژە پێدەری ئەم دەستکەوتانە دەبین کە لە قۆناغی ڕابردوو هەبووە و هەوڵ دەدەین بەیەکەوەش کەم و کوڕیەکان چارەسەر بکەین، بەیەکەوەش خزمەتی خەڵکی پارێزگای هەولێر بکەین. وەکو باسم کرد ئێمە هەمومان هاوڵاتی ئەم شارەین، کەس لە پێشکەس نییە و ئینشاڵڵا بە پشتیوانی هەموو لایەک سەردەکەوین و ئینشاڵڵا ئەو پەڕی تەنسیق و هەماهەنگیمان دەبێت لەگەڵ ئەنجومەنی پارێزگای هەولێر. پاش نزیکەی 16 ساڵ کارکردنی وەکو پارێزگاری هەولێر، دوجار بە فەرمانی وەزارەتی ناوەخۆ نەوزاد هادی ڕاژەکەی گواستراوە بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان، بڕیارە لەوێ پۆستێکی تازە وەربگرێت. ئەمەش لە کاتێکدایە ماوەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەسانی نزیک لە پارتی ئەویان ئاشکرا کردووە ئەو گۆڕانکاریانە بەهۆی کێشە ناوخۆیەکانی پارتیەوەیە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.